هیوادارم ساڵی 2020 ساڵی خۆشگوزەرانی بێ بۆ هەموو خەڵکی کوردستان، بۆ هەموو چین و تێژەکان. هیوادارم هەموو تاچێک بە مافەکانی خۆی بگات. هیوادارم لەم بارودۆخەی ناسکەی کە ئێستا ناوچەکە و کوردستان و عێراق تێپەڕێ، هیوادارم هەموو سیاسەکانی کورد بەخۆدا بچنەوە و نێو ماڵی کورد ڕێکخەنەوە بۆ خۆشگوزەرانی ئەخەڵک. 2020 لە هەموو خەڵکی کوردستانی پیرۆز بیت. ئینشاءالله 2020ش هەر وەکو 2019 یا بخێر و خوشی بیت، هەر وەکو حکومەتاتە تەشکیل کردن دەست بە گەندەلی کرد، گەندەلکار نەهێڵان. ئینشاءالله 2020 ساڵێکی زۆر خۆش دەبی، پڕ خێر و بەرەکەت دەبیتن و لە هەموو ڕۆکەوە دەرگای خێر و خۆشی لە بۆ کوردستان دەکرێتەوە. ئەو هەموو کێشەنەوە خۆی و دەرەجانێکە لەسەر هەرێمی کوردستان هەیە ئینشاءالله نامێنێت و ئاوەتی هەر هەمووشمانە، ئەو قسەی هەموو ساڵێکی هەموو کوردستانیانە. ئینشاءالله ساڵی نوێ کوردستان بە وڵاتێکی سەر بەخۆ دەبینین. ساڵی 2019 ساڵێکی زۆر خۆش بوو، بەڕاستی لۆ هەر هەمومان ساڵێکی زۆر خۆش بوو، پڕ لە خۆشی و شادی و ئاوەدانی بوو ساڵی 2019. هیوادارم لە ساڵی 2020 بە هەمان شێوەی 2019 پڕ بێ لە خۆشی و شادی و هەموو شتێک.